ئەمڕۆ بەرواری 4/6/2025 هەستاوین بە چالاکیێکی کۆپشاندان لەبەر کۆسوخانەی عێراق لە شاری مانچستەر دژی ئەو نەعەدالەتیی کە لە موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەکرێت لەلایەن حکومەتی ناوەندی عێراق و هەروەها حکومەتی هەرێمی کوردستان. حکومەتی هەرێمی کوردستان لەوەتەی هاتووەتە سەر دەسەڵات و لە 35 ساڵی ڕابردووە غەدر لە موچەخۆران و خەڵکی بەدمەردی هەرێمی کوردستان ئەکات، تەنها بیران لە ژیرفانکردن و تاڵانیکردنی مڵکی خاوڵاتیان و هەرێمی کوردستانیان کردووە. بەداخەوە تا ئێستا وڵاتە ئیقلیمەکان و وڵاتە ئەوروپیەکان پاڵپشتی ئەم دوو دەسەڵاتە بۆ گەنە پاشلەی بنەماڵی بەرزانی و تاڵەبانی ئەکات لە ئێستادا. بەناوی ڕێکخراوی داکۆکەوە بە خێراتنی هەموو لایەکەکەین. ئەندامانی بەڕێزی داکۆک، ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە بۆ ئێمەی چالاکوانانی کورد لە بەریتانیا. هەمومان بەیەکەوە لە بەردەم کونسوڵخانەی بەریتانیا داکۆکی لە مافی هاوڵاتیانی کورد دەکەین کە بوونەتە قوربانی سیاسەتی چەوتی هەردوو حکومەتی عێراق و هەرێمی کوردستان. بەڕێزان، نان و موچە دوو مافی بنەڕەتی هەموو مرۆڤێکن. لە کاتێکدا هاوڵاتیانی کوردستان و موچەخۆران ئەرکی خۆیان بە زیادەوە بەجێ دەگەێنن کەچی هەردوو دەسەڵاتی کوردی و عەرەبی بە بیرێکی تەسکەوە دەستیان داوەتە قورگی هاوڵاتیان و خەریکە کەرامەتی کورد دەشکێنن. بۆ ئەم مەبەستە بانگی بەڕێز بەختیار محەممەد دەکەم بۆ خوێندنەوەی وتاری ڕێکخراوی داکۆک. سەرەتا بەناوی ڕێکخراوی داکۆکەوە بە خێراتنی هەموو لایەکتان ئەەکەین ئەرکتان کێشا بۆ ئامادەبوونتان. بەڕێزان، لای هەمووان ئاشکرایە حکومەتە یەک لە دوایەکەکانی عێراق هەمیشە کاری لە پێشینەیان قڕکردن و برسیکردنی تاکی کورد بووە. لە مێژەوە بەردەوامن لە سیاسەتی برسیکردن و جیاوازیکردنی نەتەوەی نێوان فەرمانبەرانی کوردستان و ناوچەکانی تری عێراق. ئەگەرچی لە ماوەی ڕابردوودا هەستمان ئەکرد دادگا بە ڕۆڵی خۆی هەسا بێت و ئەو جیاوازیە نەتەوەی و ناوچەگەری کاڵ کرد بێتەوە، ئومێدێک هەبوو بە یەک چاوسەری هاوڵاتیانی خۆی ئەکات لە زانخۆوە تا فاو. بەڵام لە عێراقی وێرانە و کەس بە کەس و میلیشیاگەراییدا کۆ حساب بۆ دادگا و ڕۆڵی دادگا کراوە. گومانی تێدا نییە تەنانەت دادگاکانیش بوونەتە مەقاشی بەرژەوەندیە سیاسیەکان و لەلایەن سیاسیەکانەوە تەعین کراون. بەڕێزان، ئێمە لێرە وەکو ڕێکخراوی داکۆک ئیدانەی ئەو کارە دەسەڵاتدارانەی سیاسی عێراق ئەکەین و بە جیاوازی چینایەتی پلەیەکی ئەبینین. بە کورتی و کرمانجی ئەڵێن ئەگەر دەسەڵاتدارانی عێراق ڕاستەکەن و بە یاسایەکی سیاسی لە نێوان خۆیانی نازانن، با لە جیاتی بڕینی قوتی هاوڵاتیانی دەسەڵاتدارانی کورد سزا بدەن و متمانە لەوان وەربگرنەوە کە لە عێراق پلە و پۆست و بەرپرسیارەتیان هەیە، نەک هاوڵاتیان و فەرمانبەران بکەنە ئامانج.
لێرەوە جێی خۆیەتی ڕووی دەمان بکەینە دەسەڵاتدارانی کورد بە تایبەت جووت حیزبی دەسەڵاتداری یەکێتی و پارتی و پێیان بڵین ئێوە زیاتر لە سێ دەیە جڵەوی ئابووری و سیاسی وڵاتێکی دەوڵەمەندتان لەدەستدا کە ئەگەر هەڵە نییە ئەگەر بڵین دەوڵەمەندترین خاکی سەر زەویە لە هەموو ڕوویەکەوە کەچی ئێستاش ناتوانن موچەخۆران بدەن چ بگات بەوەی کە هەلی کار بۆ تەواوی دانیشتوان دابین بکەن و سەدان هەزار دەرچوودا بمەزرێن و پلەی ئیداری و وەزیفی فەرمانبەران بەرز بکەنەوە ئەمە جگەلەوەی کە کەرتی پەروەردە و کەرتەکانی تر و تەواو بە تایبەت کراون لەلایەن کۆمپانیاکانی خۆیانەوە بەڕێو ئەبرێت لە پاڵ ئەوەشدا داهاتی ناوخۆ خاڵە سنووریەکانتان لە بەردەستدایە ڕۆژ بە ڕۆژ باز زیاد ئەکەن و ژیانی خەڵک سەختتر ئەبێت کەچی هێشتا وەکو غیرەتی ئەوەتانی ئەو داهاتە کە مڵکی میلەتە شەرەفمەندانە بەسەر خەڵکی دابش بکەن بەڵێ دەسەڵاتی کوردی لە هەموو لایەکەوە شکستی هێناوە بۆتە گرەیەکی سەرەتانی بۆ هاوڵاتیان لە هەموو ڕوویەکەوە بۆیە کاتی ئەوە هاتووە کە پێویستە بێت جیاوازی هەمووتان دادگایی بکرێن لە بەردەم دادگای گەلدا بەڵێ بۆ دادگایکردنی سەرانی بنەماڵەی گەندەڵ و تەنانەت نەوە هەڵتۆقیوەکانیان کە هێشتا کە ئێستا ئامادە دەکرێن بۆ ئەوەی جێگەی ئەوان بگرنەوە لە خەباتی مەدەنی ناوەستین و بەردەوام هەوڵی تێگەیاندن و ئاگدارکردنەوەی وڵاتانی دەرەوە ئەدەین لەم حکومڕانیە لە هیچ نەچوەتان لە ئەنجامێکی تەواومان دەست دەکەوێت کە لە بەرژەوەندی تەواوی گەلی کوردستاندا بێت ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی 4/6/2025 وڵاو بە خێراتنی هەموو لایەکەم لایەم وتان ڕوون ئەمڕۆ ئێمە لێرەین بۆ ئیدانەکردنی ئەو بڕیارە ناڕەوای وەزیری دارایی عێراق کە بە ناوی تەیب سامیەوە دەری کردووە ئەو بڕیارە بۆ برسیکردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان و نانڕاوکردنیان دروستکردنی جیاوازی لە نێوان فەرمانبەرانی عێراقا بۆ کاری سەرەکی ئەم دروستبوونی ئەم دۆخەش ئەگەڕێتەوە بۆ سیاسەتی هەڵی سیاسیەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتتر دوو حیزبی دەسەڵات کە سیاسەتی هەرێمی کوردستانە بەنەڕێەوە و بوونەتەوەی دروستکردنی ئەم وەزعە و دوو حیزبی دەسەڵات هەمیشە لە هەوڵی باشکردنی ژیانی خۆیان نابوون نەک هاوڵاتیەکانیان لە هیچ کاتێکا لە هیچ سەردەمێکە هاونیشتیمانیانی خۆیانیان بەلاوە گرنگ نەبوو و تەنها لە بەرژەوەندی خۆیان هەموو ئیشوکارێکیان کردووە. پەیامەکەم بۆ مەسعوودە کەڵتەکۆنی خۆفرۆشە کەڵتەکۆنی خۆفرۆش پارە نەهات بڵێم تۆ خۆش خەون ئێستاکە گاوانی سەراپای سەرکردەکانە خەیاڵ ئێستاکە لۆقنتەی دیوەخان و تەکیەکانە شەو درەنگە ئێستا مفتەخۆرەکان سوڵتانە ورکتێرەکان لە دەریای خەوتن خنکاون کێ دەڵێ ئێستا کامیاوی خانوەگڵە ڕووخاوەکان وەکو تەنووردا نەگیرساون کێ دەڵێ ئێستا ئاگردانی ماڵە قوڕە هەژارەکان وەکو گۆما و دانەوەستاون کێ دەڵێ گوند و پەرزگا ئێستا بەدەست کوڕانی مەسعود لەگەڵ کوڕانی جەلال نەڕووخاون کێ دەڵێ ئێستا هەزاران گەنجی بێتاوان بەدەست ئەمانە نەکوژراون سەدان کەسی بێتاوان لە زیندانەکاندا نەنراون دەبا سەرجەم هەر وەکو یەک دڵمان گوێڕایەڵی دەنگی یەک ڕێگا بێ تا قەڕەیەک لەم ڕۆژەدا یەکسەر و یەک دەست و یەک هەڵوێست و بە یەکەوە یەکەیەکەی گەندەڵەکان دەتۆقێنین یەکەیەکەی گەندەڵەکان وەکو مەسرور دەتۆقێنین یەکانەی مەرگ بە یەک تەقان دەتەچێنین ئەمڕۆ وەکو چالاکەوانێک وەکو ئەندامی ڕێکخراوی داکۆک ئەوە سەر بانجومەنی لەندەنم هاتووم لێرە لەگەڵتانە بەشدار بم ڕاستی ئەمڕۆ ڕۆژێکی زۆر گرنگە هیوادارم لە سەرۆکی ڕێکخراوی داکۆک و
ئەندامەکانی تری هەموو ڕۆژێک لێرە خۆپیشاندانکەین سەبارەت بۆ کەیسە لەبەرەوەی هەوڵاتیانی هەرێمی کوردستان لە حاڵەتێکی زۆر خراپدان ئێستا لەبەر وڵاتێک کە بە دەستوری حیزب و میلیشیا و مەزهەب و بنەماڵەی خێزانی بەڕێوە بچێت هیچ شتێک نییە بێجگە لە بێیاسایی و بێداهات و دز و مافیا و گەندەڵ عەدالەتێکەیە نەوت و گاز داهاتی هەرێم و عێراقا بەڵام هەرێم و عێراق بێداهاتن دەمەوێت بە پوختی بڵێم 33 ساڵە یەکێتی و پارتی کۆنتڕۆلی تەواوی کوردستانیان کردووە 33 ساڵە دەوڵەمەندترین خاکی سەر زەویان دەست بەسەردا گرتووە نەوت کانزا شوێنی استراتیژی هەموو شتێک بۆ دروستکردنی ژێرخانێکی بەهێز وڵاتێک دروست بکەن بۆ کورد بەڵام چیان پێشکەش کردووە هیچ هەموو دەستکەوتەکانی حکوومەتی هەرێم مەسوول بەرزانی ماوە بەسەرچوو بریتی بۆ لە موچەی نەدراو سەدان هەزار دەرچی و بێکار خوێنکاری بزنسکار کورد لە بینی دوو حکومەتدا ماڵوێران بووە موچەکەشی ون بووە ئەمە یەکەم جار نییە حکوومەتی عێراق کورد بە ئامانج بگرێت بەڵام ئەم جارە جیاوازە دەسەڵاتدارانی کوردی ژاوپەیمانی ئەم زۆرداریان لەبری پاراستنی نەتەوەی کورد فرۆشتیان لە پێناو پۆستی سیاسی و ناوی بەرپرسە گەندەڵەکارن ئەمڕۆ لە ماچستە لە ڕۆژی 4 2025 کۆبینێتەوە ئێمە وەکو ئەندامانی چالاکەوانی داکۆک ڕێکخراوی داکۆک وەکو کوردانی بە هەڵوێستی بەریتانیا کۆبینێتەوە دژی نەنادنی موچە لەلایەن تەیف سامیەوە ئەمە دژی پێچەوانەی مافی مرۆڤ و هەروەها دژی ڕەگەزپەرستی و ئەمە چەکێکی سوورە وەکو بە جینۆسایدکردنی کووردە بەڵام بە شێوەیەکی ناڕاستەوخۆ و ئەمە تەنها بەڕێسامی تەیف بەرپرسیار نییە بەڵکو حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستانیش بەرپرسیارن لە نەدانی موچەی فەرمانبەران ئێمە ئەمڕۆوەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک بەشداریمان کرد لەم خۆپیشاندانە بۆ ئیدانەکردنی بڕیارەکەی وەزیری دارایی عێراق تەیف سامی لە دەرەنجامی سیاسەتی هەڵەی سەرانی یەکێتی و پارتی میلەتی کوردی برسی دەکرد بەداخەوە چەندین سەدەیە حکوومەتی یەک لە دوایەکانی عێراق لە ڕێگەی سیاسەتەیان یان لە ڕێگەی سیاسەتی و یان کوشتنەوە بێت هەوڵی لە ناوبردنی برسیکردنی کوردیان داوە ئەم سیاسەتە نەتەوەیە پەرستیە حکوومەتی عێراق زەرمەندی یەکەمە موچەخۆرانی کوردستان من دەڵێم ئایا موچەی ئیمتیازاتی مەسرور بەرزانیان بردراوە بێگومان نەخێر چونکە ژێر بە ژێر خەریکی بازرگانی و مافیاگەرێتیە لەگەڵ بەرپرسانی گەندەڵەکانی تری حکوومەتی عێراق ئەگەر تەیف سامی سەرۆکی وەزیرانی عێراق ڕاست دەکەن با بەرپرسانی کوردستان مەسرور بەرزانی و قوبات دوور بخاتەوە لە کارەکانیان کە چەندین دۆزەی کوشتن و گەندەڵی و ڕفاندن و تاوانکاریان هەیە. أهلا وسهلا بكم. لدي قول لتعريف هذا الحكم الفاشلة. كتبوا العقيقة فصارت دماؤهم عبرة، سألوا أين الفساد فجاءهم الرد بالرصاص، الاستعافة عندهم جريمة والصمت وسيلة النجاة، كل من نطق بالحق أصبح مهددا وكل من سكت نجا مؤقتا. استاش وتارك دلم هوا تارم لدوم لينوا بارزاني وطالباني وسوداني بارزاني وطالباني وسوداني بارزاني وطالباني وسوداني بارزاني وطالباني وسوداني عندكم كم من المباني عندكم كم من المباني عندكم كم من المباني عندكم كم من المباني بارزاني وطالباني وسوداني بارزاني وطالباني وسوداني عندكم كم من المباني عندكم كم من المباني شعر كم بناي بودس بيدك ما مصطفى الشوايه هر شاعر وشاعرك إما بستيك هر شاعر وشعركاني بوزامك أم بيامن بوغلك تروج جدير هالبشاردنا وكردستانك ديبينن جيرا وجورا سروبنا رازقو تي دروزنا تنها أويك قندلونا زابريار وياك دق بدين بادن ندين باستفادة وكامل بتشيد داد ما في خويتي أما يكمن بيتا علم بابيان بي نوسر تونسر سنوخي بدستن بدامين لبيرتان بي لبیرتان بێ موچەی خوراو لەبیرتان بێ حەقی خوراو مامۆستای شەختی هەڵدراو تەنکەرەنەوتی دزرا و شاری کەرکووجی فرۆشرا و شنگاری بەداعشدرا و ڕۆژنامەنووسی ڕفێنرا و دەرچوانی دانەمەزراو بەناو پاراستنی خۆیان کوشتنی سەدان گەنجولا و مامۆستایانی ئاینی ڕسوتا و شەید کراو دایکی شەهید باوکی شەهید ڕۆڵەی شەهید لەبیرتان بێت چوونە زەرجی تویان کرد سوتا و هەزاران کەسیان دا بەکوژ خۆشیان وەک پاڵەوان وەستا و ئەی مامۆستا لەبیرت بێت چۆن شکۆی تۆیان شکان نان و ئایندە و قوتابی هەرهەمویان لە تۆ تۆران
پێشمەرگەی کۆن لەبیرتان بێ ئێوە خەباتتان بۆ ئەمە کرد خەڵکانێکتان بە شانازی بۆ سەر حکم بەڕێ کرد دەستان نەپارێز لە مافی گەنج و پیر و مناڵ و ورد تێنەکەون بە درۆی شاز و بەڵێندراوی سەدزار و عیبە لە بیرمان بچێ بۆ ئارامی بۆ هەڵی کار ئەی هەڵەبجە لە بیرت بێ هەلی وەفا و شکۆ و خیرەت سەری کوچە و کۆڵانەکەت سەیری دەواازەی شارەکەت حاڵی ناو نەخۆشخانەکەت مەزاری شەهیدانەکەت بێوفایی بێ باچیان بەرامبەر 5,000ەکەت شەو لە سلێمانی ڕۆژە لەبجە سەرانی دەسەڵاتەکەت سلێمانی ئیتر بەسە پێش هەفتەی سوبات تا ئێستا خوێنی گەنجانی شاریان یەک یەک بۆ کردوونتە کاسە کەرکوو کتێبێ خوابیرت بێ کە چۆن کردیان دەربەدەر پێنەکەون بە درۆکانی گڕانی ڕاپەر 16 ئۆکتۆبەر هەولێر هەڵوێستی تۆکەی تاکەی پێش بەڵێن کۆیلە تۆ ئەم جارە قۆری مەردایەتی لێ هەڵبێنە و پێیان بڵێ ئێوەی زین هەولێر وەلاکۆ بەزێنە لەبیرتان بێ دۆ کوزا خۆبادینان جگەر گۆشەی دوول لە بابە ڕۆژنامەنووسی ناو زیندان لەبیرت بێ بادینە هەرگیز بێدەنگ نابێ لێتان سەی سادق لەبیرتان بێ گەنج و پیر و ژن و مناڵ شەهیدان دەست کۆیلەکانی هەرێم عەلی 13 ساڵتان هۆ دەواازێ ڕاپەڕین توخوای ئێوەش لەبیرتان بێ ئێوە دڵپەی شەڕشتێکن گەرەکەوێ هەڵوێستان بێ گەرمیان تۆش دەبیرت بێ گشت مەرد و بەخیرەتان بیرتان نەچێ کە چیتان کرد بیرتان بێ کاوەی گەرمیان بەڵە بەڕزان دیارە ئەمڕۆ گربوونەوە دژی پێنەدانی موچە دژی سیاسەتی برسیکردنی میلەتی کورد لەلایەن پارتی و یەکێتی حکوومەتی عێراقەوە کە ئەمەش بە جۆرێکە کەس ناتوانێت لەژێر دەسەڵاتیاندا باسی دزی و گەندەڵەکانیان بکات بە جۆرێک مەسیریان یان کوشتێن یان شوێن بزربوون دەبێت فبۆیە ئێمەش ناچارین لە دوورەوە دەنگ هەڵبڕین بۆ سەلامەتی گیانی خۆمان بە جۆرێک کە کار و کاردانەوەی ئەوان خەڵم بەرامبەر فیشەکە دابش نەکردنی موچە و دواخستنی بەردەوامی موچە کاتێکدا کرێکاران و کارمەدان و موچەخۆران و بێپسانەوە و خەریکی دەوام و کارکردن ڕووداوێکی سادە و گێڕانەوەی بەسەرهاتێکی نییە بەڵگ و تاوانکاریەکی ئاشکرا و زیندووە بەرامبەر بە موچەخۆرانی هەرێمی کوردستان خەڵکی کوردستان و عێراق لە سایەی ئەم دەسەڵاتە میلیشیا بنەماڵەیە و تائیفیەدا پێویستیان بە شۆڕشێکە بۆ ئەوەی کۆتایی بەم جۆرە دەسەڵاتە بێنن حکومەتێکی بێباگ و مشەخۆری بنەماڵەوی تائیفی ئەوێت گوێ بە داواکاری هاوڵاتیان بگرێت وەڵامی کێشەکانیان نەداتەوە نەک شایەنی دەسەڵات دارێتی نییە پێویستە ڕسووا دادگایی بکرێت بەرپرسانی گیرفان بێر بەرپرسانی گیرفان بێر زۆربەی چەتە و ڕێگرن زۆربەی چەتە و ڕێگرن بۆ دز و جەردە و چەتە بۆ دز و جەردە و چەتە پاشەکەوێت دەستکەوتە پاشەکەوێت دەستکەوتە بەڵام بۆ میلەتی کورد بەڵام بۆ میلەتی کورد هەمومانی برسی کرد هەمومانی برسی کرد بەرپرسان لە کەمیندان بەرپرسان لە کەمیندان گورگن بۆ پەلامەردان گورگن بۆ پەلامەردان بۆ دوژمنان ڕێوی گەڕێن بۆ دوژمنان ڕێوی گەڕن بۆ میلەت سەگی درن بۆ میلەت سەگی درن دەستێکەڵن بەرپرسان دەستێکەڵێن بەرپرسان لەگەڵ عەجەم ئەردۆگان لەگەڵ عەجەم ئەردۆگان چنگی بێزاریان کرد چنگی بێزاریان کرد چی گەنجە بێزاریان کرد چی گەنجە بێزاریان کرد ڕویان لە هەندەران کرد ڕویان لە هەندەران کرد زۆربەی لەم لاو و گەنجە زۆربەی لەو نار و گەنجە خنکان لە دەریای ئیجا خنکان لە دەریای ئیجا بەوەی سەرکردەی نەزان بەهۆی سەرکردەی نەزان بەوەی سەرکردەی نەزان بەهۆی سەرکردەی نەزان خۆراکی قرشن گەنجان خۆراکی قرشن گەنجان بەوەی سەرکردەی نەزان بەهۆی سەرکردەی نەزان خۆراکی قرشن گەنجان خۆراکی قرشن گەنجان شەرم ناکەن بیابڕون شەرم ناکەن بێ ئابڕۆن ڕسوان هەر خەریکی درۆن ڕسوان هەر خەریکی درۆن دەست پێ ناسەکەی چییە دەست پێ ناسەکەی چییە دەست پێ ناسەکەی چییە دەست پێ ناسەکەی چییە هیچ و پوچ و خوێڕیە 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 چەتەکانی بندیواری کورد چەتەکانی بندیواری کورد چەتە و جەردەکانی کورد چەتە و دیندەکانی کورد بندیواریان دروست کرد بندیواریان دروست کرد چی دهاتی میلەت
ملته سيدي هادي ملته سيدا هاتي ملته سيدي هادي ملته بوجه زميني تستا بوجر زميني تتا جير زمين بوتا جيرفان جر زمين بوتا قرفان بوسر كرده وبربرسان بوسر كردو برفرسان بربرسان يشتر الروان بربرساني اشترى الرون بربرسان يشتر الروان بربرساني اشترى الرون معتادي دزي ودروان معتادي يدزي ودرون شتا ودز دوار روجكي زتا ودستار روجاكي شتا ودز دوار روجكي زتا ودستار روجاكي سيداري حكمكي سداري يا حكمكي شتا ودز دوار روجكي زتا ودستار روجاكي سيداري حكمكي سداري يا حكمكي پەیامێکم هەیە بۆ سەرانی پارتی و بەرزانی بە تایبەت مەسعود بەرزانی کە ئەڵێ ئەگەر میلەت نەبوایە پیادەی جادەی خیر ئەبوون ئەگەر میلەت نەبوایە ئێوە بە ئاغا و میرە بوون ئەگەر میلەت نەبوایە ئێوە ئێستا یان لە شاخ بوون یان لای ئاوی ئاراسە بوون. سەرەتا بە خێراتنی ئەندامان و چالاکوان دەکەم ئێمە وەک ئەندامانی ڕێکخراوی داکۆک لێرە کۆبوونێتەوە بۆ ئیدارەکردنی بڕینی موچەی قوتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە هۆکارەکەی دوو بنەماڵی فەرمانڕەوای کوردستانە کە دەستیان لە بناقاقای فەرمانبەرانی کوردستان داناوە و موچیان پێنادەن. حکومەتی عێراقش هەمیشە ئامادە بووە لە برسیکردن و ئەنفالکردنی زیندە بەچاڵکردنی کورد. ئێستا بە کۆمەڵێ باس و بێبنەما بەردەوام لە برسیکردنی هاوڵاتیانی کوردن. بۆیە ئێمە لێرەوە داواکارین لە نەتەوەی گردۆکان پەستان بخەنە سەر حکومەتی ناوەند و موچەی فەرمانبەرانی هەرێم بنێرێت. اي حكمتي قمارتي پارەی نەوتت دا بەچی؟ علي نوت الدابشي ئەی حکومەتی دزوو دەردا اي حكمتي دزو جردا بڕۆ بەرۆکمان بەردا برو بروكم مرجع بێدەنگی ئەو حیزبانە بيدنجي او حزبانا شەریکی لەو تاوانە شريك لو كوانا ئەی دەسەڵاتی بێخەم ايدا صلاتي بيخم ئێوە پیاوی بێگانن يا بياري بيقانن دایم لە قومارخانە دايم لا الله خالد غاز و نەوتی کوردستان غازنا في كردستان بۆ کوێتان بر مافیاکان وجودان بالمافيا كان ئەی حکومەتی هەربێنە اي حكمتي هربينا پارەی نەوتت دەربێنە علي نوت الدبينا نامانەوەی حکومەتێ نماني يا حكمتي تیای نەما بێ حورمەتێ يا انما بحرمتي لە سایەی ئەمانە صحيح امانه خەڵک هەربێنان و ئاوە خلق البينان وآوى دزەکانی بێگانە تزكاني بيقانا میلەت ڕقی لێتانە. بلا الرقية كان باسم منظمة الداكوك نرحب بجميع الحضور ونثمن حضوركم اليوم السادات الكرام. من المعروف لدى الجميع أن الحكومة العراقية ومن تأسيس الدولة ومن الزمن البعيد اتخذت سياسية التمييز وتهمش بحق الكرد كمنهج الدائم، فلما قامت على سياسة الإقصاء وتفرق القومية بين الموظف الكردستان والباقي الموظف المناطق العربية. ورغم أننا شعرنا في الفترات السابقة بأن القضاء قد يأخذ الدور الحقيقي في المعالج هذا التمييز القومي والمناطقي بعد القرارات، وتمنينا أن يتم التعامل مع جميع المواطنين من الزاخو إلى الفاو بمنظور الواحد، إلا إن الواقع العراقي المنهار القائم على الفردية والميليشيايات لا يعطي الاعتبار لدول القضاء، وبل يشكك البعض حتى الاستقلالية، حيث أصبح الأداة لتحقيق المصالح السياسية وتعيننا ثم تحت نفوذ الأطراف السياسية. سادة المحترمون، نحن في منظمة الداكوك ندين بشدة ما يقوم به المستلطون في الحكومة العراقية، ونرى فيه التمييز صريحا وبكلمات صريحة نقول إن كنتم صادقين فعلا فبدل من المعاقب الموظف الأقليم وقطع قطوع المواطنين، عاقبوا الفاسدين الكرد الذين يشغلون المناصب في الدولة العراقية لا مواطنين والموظفين البسطاء. وهنا ضرورية أن نوجد سلطات الكردستان وخاصة الحزبين الحاكمين الاتحاد الوطني الكردستانية وحزب الديمقراطية الكردستانية، ونقول لهم لقد استلمتم زمام الاقتصاد والسياسة لأكثر من 30 عاما في منطقة الغنية،
ولا مبالغة إن قلنا إنها من أغنى المناطق من حيث المراد، ومع ذلك فشلتم حتى الآن في دفع الرواتب الموظفين، فكيف بخلق الفرص أو عمل أو تعيين خارجين أو رفع المستوى الإداري والمعاشي؟ الطرق والمدن ما زالت تفترض إلى الأدنى مقاومات التحديث، وبات الموت حليفا للمواطنين. وعلاوة على ذلك فإن القطاع التربية والتعليم والقطاعات والأخرى ثم التخصيات بكامل وتدرى من قبل شركاتكم الخاصة، في وقت أنتم تتحكمون بعداء معابر النفط والضرائب، والتي تزاد يوم بعد يوم على حساب معاناة الشعب، دون أن تملكون أدنى الشعور بمسؤولية تجاه هذا الشعب الذي من المفترض أن التصريف الموارد للصالح بشرف ونزاهة. نعم السلطة الكردية فشلت على كل أصعاد، وأصبحت عباءة سرطانية على المواطنين في كل جنوب الحياة، ولذلك إلا الأولان اللي حاكمتهم جميعا دون استثناء إمام محكمة الشعب. نعم يجب تقييم الرموز الفساد والمتنازلين وأقربهم الذين يستعون اليوم لوراثهم المناصب إلى العدالة. في نظرنا المدنة لنا نترجع وسنتثمر في الفضع هذه السلطة وتنبيه الحكومة البريطانية والمجتمع الدولي حتى نصل إلى النتيجة تقدم مصلحة العموم إلى شعب الكردستان.